لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆز بەرنامەی موچێم لە یاریگانێتەوە بەردەوامە بۆ ئەم شەو لە یاریگای فرانسۆ هەریرین لە یاری نێوان هەولێر و نەفتی میسان یاریزانێکە و دەپرسێت من چێم لەگەڵ ئەم شەش یاریزانە یاریم کردووە بابزانین کام لە هەندەرەکانی یانەی هەولێر دەبێتە خاوەن درێسێکی ئۆرجینال کە لەلایەن ستاف یاریگانێتەوە بۆی ئامادەکراوە بینەرمان بوو شەو باش شەوت باش سپاس بەرنامەی موچێم لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتان بەردەوامە بۆ ئەم شەو پرسیارێکمان ئامادە کردو یاریزانێکە دەپرسێت من چێم لەگەڵ ئەم شەش یاریزانە یاریم کردووە لە نێو شەش یاریزانەکە هەر بۆ ئاسانکاریتان لە نێو شەش یاریزانەکە یاریزانی کورد هەیە یاریزانی پێشووی هەڵبژاردەی سووریا هەیە یاریزانی عێراقیش هەیە یاریزانێکە لەگەڵ ئەم یاریزانە یاری کردووە پازە چرکەت هەیە بۆ وەڵامدانەوە یەک وەڵامیش وەردەگرین ئامادەی ئەم یاریزانە چییە؟ لەگەڵام شەشە یاری کردووە ئاگاداری کات هەڵبژاردنمان نییە ئاسانکاری ئاکۆ بەداخەوە ببوورە هەردیسیامەند هەردیسیامەند بەداخەوە ببوورە نەشات نەشات بەداخەوە ببوورە دیدار عامیدە بەداخەوە ببوورە یونس محمود ئاگاداری کاتەوە حسام مالك أنا هسام بداخل دەستان خۆش سرتاو ونس محمود ونس محمود دەست خۆش بووستا زۆر سپاس ئاگاداری کات بوو لخليوك عراقي باڵێ نشاطان كلام عمتي برايم بەداخەوە ببوورە مهدي كريم يا ببوورە بەداخەوە نەشات ئەکرەم نییە بەداخەوە ببوورە يونس محمود فراس خطاب ويا زاخو والله لا تزعم دەست خۆش بی زۆر سپاس السلام ئەوە ساڵە سەدیدا ساڵە سەدی داعیبی زاخۆی بوو یا و لێرێ بووە گەمەلەکە یونیسوانیش گەمەی کردیە لە منتەقەبی عێراقیش بەداخەوە ببوورە ئەو یاریزانە شێ لەگەر ئەوانە گەمەی کردیان دیدار حامید کوردە و بەداخەوە ببوورە ئەوە ئێستاش گەمەی دەکا ناتوانین لەوە زیاتر ئاسەکاری بکەین بارزان شێرزادە لەگەر لە هەولێرێ لەگەوی گەمەی کردێ لە ئاراراتیش بۆ بارزان شێرزادە پیرۆزبایی لێ دەکەین وەڵامەکە زۆر تەواوە بووی بە خاوەنی درێسێکی ئۆرجینال کە لەلایەن ستاف یاریگانێتەوە بۆ دامەدەکراوە زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بێت درێسێکی ئۆرجینالە لەلایەن ستاف یاریگانێتەوە بۆ بەڕێستان ئامادەکرا بوو پیرۆز دەستان خۆشببی بە خێراتنتان دەکەم زۆر سوپاشتان دەکەم لە بۆ بەرنامە جوانی لە مانجی ڕەمەزانی پیرۆز کە پێشکەشی دەکەن بەرنامەش زۆر جوانە و کە خەڵاتی دێدایە شتش زۆر جوانە دەستان خۆش بێت بارە پیرۆز بی زۆر سپاس زۆر سپاس بەڕێزی نای پرسیارەکە زەحمەتە کاگاکۆ ئاسانکاری تێدا نییە ئاگاداری کات بووە لای لە خۆڕان ناوەشی دەرێم لەوانە شەهوبی
بارزان شێرزاد دڵنیایی وای زۆر دڵنیا نیمە بەس دەزانم لە زاخۆی گەمەی کردیویش لەبەر هەندێەوە دەرێم پیرۆزبایی لێ دەکەین بووی بە خاوەن درێسێکی ئۆرجینال کە لەلایەن ئێستا یاریگانێتەوە بۆ دامەدەکراوە وەڵامەکە تەواوە پیرۆزبایی لێ دەکەین زۆر سپاس کاکاکو یارە بەختیاوەرمان بۆ ڕەمەزانێ زۆر سپاس سپاس بۆ بڵاوکردنەوە و شێرکردنی ڤیدیۆکە.